پێشبینی دەکرێت لەم هەفتەیە پلەکانی گەرما بەرزترین ئاست لەم ساڵ تۆمار بکات. بەڕێوەبەری گشتی کەژناسی و بوومەلەرزەی هەرێمیش دەڵێت لە هەندێک ناوچەی هەرێم پلەکانی گەرما بۆ سەروی 50 پلە بەرز دەبێتەوە و کاریگەریەکانی ئەو شەپۆڵەش چەند ڕۆژێک دەخایەنێت بەبێ ئەوەی خۆڵبارینی لەگەڵدا بێت. پێشبینیش دەکەین بەجێرە ئەو نەخشانێکەوە لە بەردەستدان لە 3 ڕۆژی داهاتواتە ڕۆژانی چوارشەمە و پێنجشەمە و هەینی کاریگەریەکانی زیاتر چڕ بێتەوە لەسەر ناوچەکانی هەرێمی کوردستان بە تایبەتیش لە بەشی باشووری ڕۆژهەڵات و بە شێرە باشووری هەرێمی کوردستان ئێواتە لە سنووری خانەقین ئیدارەی گەرمیان تاوەکو کەرکووک مەخمور پلەکانی گەرما لەو شوێنانە نزیک بێتەوە لە 50 پلەی سەدی. بەڵام سەبارەت بە پارێزگاکانی تری هەرێمی کوردستان واتە پارێزگای دهۆک، پارێزگای هەولێر، پارێزگای سلێمانی، پارێزگای هەڵەبجە پێشبینی دەکەین پلەکانی گەرما لە نێوان 44 بۆ 47 پلەی سەدی بێت. لابارەی مەترسیا تەندروستیەکانی بەرزبوونەوەی پلەکانی گەرما وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان هۆشداری دەداتە هاوڵاتیان خۆیان لە بەرکەوتنی ڕاستەوخۆی تیشتی خۆر بە دوور بگرن. بە وتەی وتەبێژی وەزارەتەش جیا لە کاریگەریەکانی گەرما لەسەر ئەو کەسانەی نەخۆشیە درێژخایەنەکانی هەیە هۆکارێکیشە بۆ سەرهەڵدانی نەخۆشی پێست و بێزبوون و شەکەتی لەو کەسانەی کاتیشتی خۆریان بەردەکەوێت. ئەگەرچی ئەو پلەی گەرمی تاوەکو ئێستا ئەوەی کە لە هەرێمی کوردستان هەیە بەهۆی ئەوەی کە خەڵکە ساڵانی پێشووترش بە هەمان شێوە بۆ خەڵکان لەگەری لێرا هاتوون لەوانەیە کاریگەری چەوتۆنی بێ، بەڵام لەوە زیاتر ئەگەر بەرز بێتەوە ئەوە کاریگەریەکانی زیاتر دەبێت. لەبەرەوە لەو کاتانە بەتایبەتی لە ئەو کاتانەی کە لە دوای 12 تاوەکو چاری ئێوارە 12 وەڕۆ تا چاری ئێوارە کە پلەی گەرمی لە ئاستێکی زۆر بەرزدایەوە تیشتی خۆر بەهێسترا خۆدانە بەرخۆر لەو کاتانەدا زیانی زۆری دەبێتن بەتایبەتی ئەوانەی کە بەردەوام کار دەکەن پێویستە لەو کاتانەدا خۆیان لەبەر خۆدانە بەر تیشتی خۆر بە دوور بگرن. باوتەی شارەزانی بواری کەژناسی بەهۆی پیسبوونی ژینگە و کاریگەریەکانی وڵاتانی پیشەساز لە سەرتاسەری جیهان وای کردووە پلەکانی گەرما زیاتر بەرز ببنەوە. پێشبینیش دەکرێت ساڵ لە دوای ساڵ پلەکانی گەرما زیاتر بەرز بن. لا بەرامبەریشدا پزیشکان ڕێنمایی هاوڵاتیان دەکەن تەنها لە کاتی پێویست لە کاتەکانی ڕۆژ کارەکانیان ئەنجام بدەن و بڕێکی زیاتری ئاو شلەمەنیەکان بخۆنەوە وەک جێگرەوەیەکی وزەی بەکارهاتوو لە ڕۆژدا. قارەمانجەوەر، کورسات نیوز، هەولێر.